حەسەن سیساوە گۆرانی بێژێکی زۆر کەونە ئەمن مندار بوویمە جێم لە شریتی وی و ئەبوزێدی ڕەحمەتی بوو ئەبوزێد دێوانە کاتی خۆی عودی لۆ لێ دەدا ئەوە کەت بووە لە منطقەی حەدیسە لە حدودی بینی سووریا و عێراق و ئوردن مام حەسەن مام حەسەن کاتی خۆ شەریکەک هاتبووە منطقەی هەریرێ لە کنی ئیشی دەکرد وەچی ئەوان ڕۆیشتن لەگەرە خۆیان بردیان لە ساری هەشتا لە ڕێگای وەستا مووەفەقی لە ڕێگای کاک مەغدیدوانی مەغدید خۆشنا و ئەوانە هەوڵماندا بێهێنینەوە و هینامانەوە و بەرنامەکمان لۆ کرد بەرنامەی ڤیددیۆیشمان لە بۆ کرد و بەرنامەی تەلەڤیزیۆنیشمان لۆ کرد ئێستا زۆرترین فرۆشتن شرید لە ناو ئەنتەرنێتی ئەوە شریتەکەی منە بە ناوی ئەسمەر و مامەری وەستا موفق تۆماری کردیە مەهەندسەکی دەنجی زۆر زیرەکە ئەویش ئەرشیفەکی باشی گۆرانی هەیە لە هەولێر